بەڵێ عزیزان بەردەوام دەبین تەوەری دووەمی گفتوگۆکانمان باس لە پێگەێنانی حکومەتی نوێ عێراق دەکەین. دیارە هەوڵەکان بۆ پێگەێنانی نوێ حکومەت بەردەوامی هەیە و لایەنە سیاسیەکان عێراق و لایەنە کوردیەکان هەوڵ دەدەن کە بە گفتوگۆ و ڕێکەوتنەکانیان بتوانن بە زووترین کات حکومەتی نوێی عێراق پێک بهێنن و دیارترین هەوڵەکانیش لەم نێوەندەدا کە بە تایبەتر لەلایەن لایەنە سیاسیەکانەوە دەبیندرێت ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە کە هەوڵ دەدەن لە ڕێگەی ڕێکەوتنەکانیانەوە بتوانن بە یەکڕیزی بە یەکدەنگی لە حکومەتی عێراق لە پەرلەمانی داهاتوودا مافەکانی کورد بەدەست بێنن. لەم سۆنگەشتەوە دەپرسین تا چەندە گرنگە تەواوی لایەنە سیاسیەکانی کورد بۆ بەدەستێنانی مافەکانی کورد بە یەکدەنگی بە یەکڕیزی بە یەک هەڵوێستی بچنە بەغداد بۆ بەدەستێنانی مافەکانیان. بۆم تەورە میوانداری زۆر بەڕێز دکتۆر موسەنا ئەمین ئەم ئەندامی فراتسیۆنی یەکگرتوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لامان ئامادەیە. دکتۆر بەیانیت باش بێ بە بڕوای تۆ یەکدەنگی یەکڕیزی بۆ بەدەستێنانی پرسەکانی کورد تا چەندە گرنگە؟ یەکدەنگی و یەکڕیزی لەسەر مافەکان لەسەر پرسە استراتیژیەکان بێگومان ینی مەرجێکی ئەساسیە بۆ بەدەستێنانی ئەو مافانە، بەڵام یەکڕیزی مانای یەکڕیزبوون نییە لە پشتی سەری کەسەوە و یەکڕیزی پێویستیشی بەوە نییە میثاق و پەیمانێکی بۆ ڕاگەیەنرێ خۆت هاوپەیمانێتیشی دیاریکراوی لەسەر دروست کرێ یاخۆت بخرێتە چوارچێوەی ینی پرۆتۆکۆلێکی دیاریکراوە. یەکڕیزی بۆ هەر کوردێک کە نیشتیمان پەروەر بێ، بۆ هەر کوردێک کە هەستی نەتەوایەتی بەهێز بێ لەسەر ئەو مەسئلانەی کە کاریگەری هەیە لەسەر مافی نەتەوەکەی بێ ئەوەی پێی بوترێ و بەبێ ئەوەی هیچ ڕێکەوتن و پرۆتۆکۆلێکی ئیمزاکرد بێ لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی، قەتعاً ئەو کەسە خۆی ئەبێتە یەکڕیز لەگەڵ هەر کەسێکی تر لە هەر حیزبێکی تر بێ کاتێک کە بزانێ ئەو مەسئلەیە زیان بە نەتەوە و بە مافی نەتەوەی ئەگەێنێ ئەگەر بێت و حاڵ هەڵوێست نەبێەوە. فراکسیۆنە کوردستانیەکان زۆر جارتوانیویانە جیاوازیەکانی خۆیان لەو کاتا لە بیر بکەن و بە هەموو جیاوازیەکانیانەوە یەکسەنگەر بن بۆ ئەو قەزیانەی کە مەسی مافاس ئەساسیەکانی گەلی کوردستانەکە. بەڵام زۆر جار ئەم یەکڕیزیە بەکارهێنراوە وەکو نەوعێک لە دەستەواژەیەکی چاواشەکارانە بۆ لە ڕاستیدا سڕکردنی هەندێک توانای پەرلەمانتار بۆ ئەوەی کە بتوانێت دیفاع لە قوتونانی خەڵکە یاخۆ دیفاع لە بەعزێک قەزیە بکە کە پەیوەندیدارە بە مەسەلەی دژایەتیکردنی گەندەڵی یاخۆ دژایەتیکردنی بەرژەوەندی هەندێک کۆمپانیا و شەخص یا بەرژەوەندێکی تایبەت بە سەرکردەیەکی حیزبی. ئەمە وای لێک دراوەتەوە کە ئەو جۆرە بابەتانەش خراوەتە ڕیزیەوەی کە بێ بێدەنجی لێ بکرێەوە ئەبێ بکرێتە قوربانیەوەی کە ناوی ئەنجێ یەکڕیزی. بۆ یەکڕیزی لە ڕاستیە یەکڕیزی ینی ئامانجێکە پێویستی بۆ هیچ کەسێکی نیشتیمان پەروەر و کورد پەروەر یاخود بە هەڵوێست پێویستی بەوە نییە پرۆتۆکۆلی بۆ ئیمزاکرێ. ئەوەشی کە کراوە لە خولانەی پێشوو باسی 2003 بە دواوە ناکەمە تا دەوری 2010 بە دواوە چی کراوە لە 2014ەوە کە من شایەتم لە پەرلەمانە چێگوزەرێ ئەوەی کراوە یەک هەڵوێستی نەبوو بۆ معنایی کە نەتەوە سوودی لێوەگرێ، بەڵکو هەوڵێک بۆ ئەوەی هەموو هێزە سیاسیەکان لەژێر ڕکێفی دوو حیزبی دەسەڵاتە حەشار بدرێن و سڕ بکرێن لەوەی کە بتوانن هەندێک چالاکی تایبەت بە خۆیان ئەنجام بدەن. ئەمەش وای لێ هاتووە کە وەکوتم توانای هەندێک پەرلەمانتاری سڕ کردووەوە، توانای هەندێک فراکسیۆنی سڕ کردووە لەوەی کە هەمیشە چەکشێک بە سەرسەریانەوە بێ ناوی یەکڕیزی بێ. ئەوەی کە ئێمە بینیومانە ئەوە بووە کە پرۆژەیەک وەرەقە عەمەلێک شتێک نەهاتووتە بەردەست ئێمە باس لەوە بکا کە کورد بەرژەوەندەکانی لە بەغداد چین و چۆن ئەبێ دیفاعیان لێ بکرێ و ئەو ڕۆڵە چۆن دابەش کرێ لە نێوان هێزە سیاسیەکان. ئەوەی باسی کراوە یەکڕیزی تا 2000 تقریبا 18 یەکڕیزی بوو لەسەر ئەساسی دابشکردنی پۆستەکان. لە 2010 ئەوەش نەما ئەوە بوو کە حتا پۆستی سەرۆکۆمار پارتی ڕازی نەبوو بیداوێچێتی و ئامادە بوو بۆ ئەو مەسئلەیە یعنی منافەسەی بکات لەناو پەرلەمان و دەنگە دژی کۆ بکاتەوە.
بۆەوەی کەەوە مەسەلە یەکلا بێتەوە و باش. هەروە پۆستەکانی تریش لە ئەمەشەی سلمێنێک کە بەناویەک ریزی لەو کاتەوە نەماوە ئێستاش تا ئەم لە حزێش ئێمە قساکەین ئەوەی زانیاریەکانی من ئەڵێ ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان پارتی وێکێتی نەکراوە چونکە من هەردوێنێ لە هەندێک پەرلەمانتاری عەرەب لە فراکسیۆنی جیاوازەکان بیستومەکە ینی برادرانی پارتی بەتەمای ئەوەن کە کاندیدیان هەبێ بۆ سەرۆک کۆمار وە دەنگیشی بۆ کۆکەنەوە ڕێکەوتنی بۆ ئەەکەن لەگەڵ هێزە سیاسەکانی تر لە کاتێکا کە عرف وا بووە کە ئەمە دراوە بە یەکێتی نیشتیمانی و پارتی چونکە دەرفەتەکانی کوردستانی زۆر باشە لای خۆی با بڵێن کۆنتڕۆڵ کردووە و فراکسیۆنی دوو هەمیش لە ژمارەی کورسی هیچێتی بووە. باشە دکتۆر بە بڕوای تۆ یەکڕیزی نیشتیمانی ئینتیمایەکی نیشتیمانیە و هەر کەسێک ئەم ئینتیمایی بۆ بەدەزێنانی مافەکانی کوورد دەبێ ئەوە یەکڕزی خۆی دروست دەبێ و دەخڵقێ لە هاوکاتیش پاسەوە دەکەیت یەکڕزی بۆ پۆستەکانە زیاتر قسە و گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی کە چ پۆستێک لەلایەن چلایەنێکەوە بێت قسەکانی بەڕێستان دەلالەت و ئاماژن بۆ ئەمە بەڵام لە هەمان کاتدا دەبینین لایەنە سیاسیەکانی کورد لە هەندێک بابەتدا ڕەنگە بیر و بۆچوونیان جیاواز نەبێت سەرباری جیاوازی بیر و بۆچوونەکانیان ڕوا سەرباریەوەی کە ڕەنگە بە وەرگرتنی هەندێک پۆست هەندێک لایەنی سیاسی ڕازی نەبن لەسەر و هەموو ئەمانەوە تا چەندە گرنگە وەکو خۆت وتت ئەو ئینتیمانی نیشتیمانیە هەبێت ئەو یەکڕیزیە هەبێت بۆ بەدەزێنانی مافەکانی کورد ئەمە چۆن دەبینیت لە ڕابردوو چۆن بووە و لە داهاتوش چۆن دەیبینیت لە ڕاستیا ژمارەی زۆر لە پەرلەمانتاران لە هەموو فراکسیۆنە جیاوازیەکان ئاستێکی بەرزی ئینیان هەبووە نیشتیمان پەروەریە حریسی و سووربوون لەسەر بەدەستێنانی مافەکانی نەتەوەی کورد و هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی و ئەمە شتێکە نکولی لێ ناکرێەوە بوتم بە هەموو ئەو جیاوازیە قوڵانەوە کە لە کوردستانە هەبووە پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازەکان توانیویانە ئەوەی کە من ناوم ناوە بە شاردنەوەی جیاوازیەکان یا خۆت سنووردارکردنی کاریگەری ئەو جیاوازیانە لەسەرەوەی کە هاڵ هەڵوێست بن لەو قەزیانەتەوەیانەی کە ناکرێت کەس جیاوازیە بێ لەسەری بنمونە داواکردنی ماف و نان بۆ خەڵک کوردستان و بەشی بووجە مەسەلەی دیفاعکردن لە کەرکووک و ناوچەکانی تری تەواوی ناوچەکانی مادەی 140 ناکرێ ئەمانە ببنە شوێنی موزایەدە و ئەوانە یاخود دیفاعکردن لە هێزی پێشمەرگە و هەروە دیفاعکردن لە موچەخۆران و فەرمانبەران دیفاعکردن لە ماف و حەقی جوتیاران کۆی ئەو باسانەی کە هەبوون لە بەغدا زۆربەی لایەنە سیاسیەکان ئەگەر چالاکیش نەبوو بن لە دیفاعکردن لەو مەسئلانە بەڵام بەلانی کەم وەگەر قزەیەک هاتوبێ مەسی ئەو بابەتەی کردبێ توانیوانە جیاوازەکانی خۆیان بشارنەوە و هاوسەنگەر بن لەگەڵ ئەو بەڕێزانەی تر جیاوازن لەگەڵیانە لەبەرەوەی کە بتوانن مافینەتەوەکەیان دابین بکەن و زەمانەتی بکەن بۆی من بڕام وایە ئەم باسی کاکرێ زیاتر باسی پۆستە لە باسی پۆستیشە امتحانێکی ئەخلاقی گەورە لە بەردەم هەردوو حیزبی دەسەڵاتان هەیە ئەوە گەز و ئەوە مەدان ئەتانەوێت خەڵک هاو هەڵوێست و هاو یەک ریز بێ لەگەڵتان فەرمونەوە پۆستەیە لە ناو پەرلەمان ئەو پۆستەیە لە لیژنەکانی پەرلەمان هێزە سیاسیەکانی تر ڕێز بگرن بینرخێنن کەسایەتیەکانیان لە شوێنی پێویستدا بنێن باخڵێکی حیزبی بیر لەم پۆستانە مەکەنەوە جێگی سەرۆکی پەرلەمانێکی کە لەو پۆستانە سەرۆکایەتی لیژنەکانێکی ترە لەو پۆستانە بە هەر سێ موقعەکەەوە کە لە سەرۆکایەتی هەر لیژنەیەکە هەیە سەدان پۆست هەیە بۆ کوردستان تا ئێستا پڕ نەکراونێتەوە بەداخەوە بەبووی بەشێکی گرنگی بەهۆی ئیزاعاتی بینی ئەو دوو حیزبەوە بووە بەشێکشی بەهۆی نکولی باشە دکتۆر لە هەندێک مافەکانی دکتۆر ئەوە دەرفەت کراوەیە بۆەوەی کە ئەو مافانە کردنەوە پێگێت هەموو هێز سیاسیەکان و پێگاتەکان بخوێنرێنەوە و لەوێشەوە پەیامێکی ڕوون و ئاشکرا بدرێت کە باشە دکتۆر و خەڵکی کوردستان وەکو یەک نەتەوە یەکەرێم بەڵێ دکتۆر باس لەوە دەکەیت کە یەکڕیزیەکە یاخود هەوڵەکان بۆ بەدەستێنانی پۆستەکانە لە داهاتوویە خود لە ڕابردوو شتا باسەوە دەکەی ئەوە بینراوە بەڵام هەر لایەنێک هەر حیزبێک کە هەوڵ دەدا بۆ بەدەستێنانی هەر پۆستێک دیارە بەدەستێنانی ئەم پۆستە و جارێکی دیکە
لە خزمەتی هاوڵاتیان بەکاری دێنێتەوانێ هۆکار چییە کە تا ڕادەیەک هەستەکەم قسەکانی ئێوە نیگەرانی لەسەر ئەم بابەتە پێوە دیارە لە کاتێک ئاگەر حیزبەکەی ئێوەش بێوێ پۆستێک بەدەست بێنێت و جارێکی دیکە بەدەستێنانی ئەم پۆستە لە خزمەتی هاوڵاتیان بەکاردێنرێتەوە نیگەرانیەکەی ئێمە ئەوەیە بەداخەوە یعنی توانای خەڵکی تر ناخوێنرێتەوە انتیمای حیزبی باسەکرێ بنموناگەر حیزبێک 20 کورسی هەبێ یا 15 هەبێ 25 هەبێ دێ بەم ژمارە کورسی خۆی سەرۆکایەتی حەسمەکە دێ بەم ژمارە کورسی خۆی وەزارەتەکان حەسمەکە دێ بەم ژمارە کورسی خۆی هەموو لیژنەکانی پەرلەمانەوەی کە بێوێ بەو شێوەی کە ئێوێ حەسمیەکە هیچ فەزایەک نامێن تۆ لە هەموو کاتێکیشە وەکو دراوێک وایە ئەم بابەتە کە چەندین جار مامەڵەی پێکەن چەندین داشتی پێکڕن کەمیش ناکەن ئەمە سەیرەکەیە یعنی و ئامادەن هاوپەیمانێتی بکەن لەگەڵ هەر هێزێکی سیاسی عەرەبی ئەوەی کە خۆشیان پێڵێن شۆڤێنی یا تایفی بەڵام لە پێناوی ئەوەی پۆستێک بە تۆ نەدەن پێناوی ئەوەی کە تۆ نەخوێننەوە و حیزبەکەی تۆ حساب بۆ نەکەن و کادرەکانی تۆ کە خۆشیان سەدجار شایەتی بۆ دەن کە باشترین و کورتپەروەرترینە سەرباری ئەوەش ئامادەیە هەموو شتێ بکاوە هەموو جۆرە فرتوفێڵە بکا لە پێناوی ئەوەی کە تۆ پۆستێکرد نەبێ لە بەرەوەی تۆ نەچووی لە پشتی ئەوە ڕیس ببەستی وتەحی بۆ بکەی و دەستی بەسمەوە بۆ بگری کەواتە دکتۆر ئەمەیە ئەو مۆزوعی کە من لێ نیگەرانم بەڵێ کەواتە دکتۆر دووبارە ئەکرێ بگەڕینەوە سەر ئەو بابەتەی کە پێویستە بۆ بەدەستێنانی پۆستەکانیش کە جارێکی دیکە بەدەستێنانی ئەم پۆستانە لە خزمەتی هاوڵاتیان بەکارێتەوە پەیوەندی بە یەکریزیەوە هەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنێکیان کردووە بۆ یەکریزی و یەکدەنگی لایەنە سیاسیەکانی دیکە چۆن خوێندنەوە بۆ ئەم یەکریزیاکەن و تا چەندە دەیانەوێت یاخود هەوڵیان داوە هەمویان بە یەکەوە بە یەک پاکێج لە بەغداد لە هەوڵی بەدەستێنانی مافەکانی کورد بن ئەگەر ڕاستگۆیانە ڕای بەندەت ئەوێ کە کورتپەروانەوە ڕاستگۆیانە قسە بکەم ئەو یەک ریزەی کە برادرانی پارتی وێکێتیەکەن وەکو لە ئەوڵی شەوتم تەنها بۆ پۆستەکانە بۆسترا بۆ دانانی استراتیژێتێکی نەتەوەیی نییە بۆ چاکسازی و ئیسلاح نییە بۆ دەستگرتن پۆستەکانە بۆ قۆڕخکاریە خۆزگایەوانە بووە پێویستمان بە یەکریزیە بۆ چاکسازی پێویستمان بە یەکریزیە بۆ خزمەتی هاوڵاتیان پێویستمان بە یەکریزیە بۆ پاراستنی کورد بەزەوەی کە کراوانە بووە باشە دکتۆر هەوڵەکانی ئێوە چی بووە بۆ دروستکردنی یەکریزی ئێوە چۆن دەست پێشخەریتان کردووە بۆ ئەو پرۆژە استراتیژیانەی کە باسی دەکەن کە پێویستە بوونیان هەبێ ئێوە چۆن هەوڵتان داوە چۆن با بڵێن پەیوەندیتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان دروست ئەکەن بۆ ئەوەی ئەو بابەتەی کە باسیەکەیت ئەو پرسە استراتیژیەی کە باسی ئەەکەیت کە جگە لە پۆست لە خزمەتی هاوڵاتیاندا دەبێت بۆ بەدەستێنانی مافەکانیان چۆن کارتان لەسەر ئەمە کردووە و تا چەندە بە گرنگیشی دەزانن هەنگاو بنێن بۆ ئەوەی بکەونە ڕێککەوتنێکی باش ئێمە لە ڕاستیا وازمان لە خەڵەتاندن هێناوە و کار لەسەر ئەم بابەتە زۆر ناکەین بەڵام پەیوەندیشمان باشە لەگەڵ هێزە سیاسیەکان وەکو هێزی سیاسی و بەشێک لەم خەڵکە و بەشێک لەم دەسەڵاتەی کە ئێمە بمانەوێت نەمانەوێت لەم هەرێماژین پێویستە هەوڵەکانمان بۆ چاکسازی بەردەوام بێ و هەوڵەکانمان بۆ دیفاع لە لانی کەمی ماف و نیگەرانیەکانی خەڵک ئەبێ بەردەوام بێت چونکەوە ئەرکی ئێمە هەم وەکو کەسێکی سیاسی وەکو کەسێکی کورتپەروەر وەکو کەسێکی مسلمان و کەسێکی ئەم هاونیشتیمانی ئێمە ئەرکمانە تا ئەو ساتەی کە هەین و ئەتوانین بە قسەیەکی خێر بێ بە هەڵوێستێک بێ بە هەر جۆرە ڕنج و تەقەلایەک بێ ئێمە دەبێ بەردەوام بین لەوەی کە خزمەتی هاوڵاتیەکانی خۆمان بکەین بەڵام لە ڕاستیە ئێمە بێوەێت لەوەی ئەو جۆرە پرۆژانەی کە بازەکرێن و پێشنیارەکرێن ئێمە بچینەوە ئەو بابەتەوە کە چەندین جار پێش ڕۆژین بۆ تازە خۆمان ناخەڵەتێن لێ مازانین کە جیاوازەکانی بینی ئەوەندە قوڵە و بەداخەوە ئەوەندە یعنی هاتۆتە سەر ئاستێکی نەفعی و بە جۆرێکە کە وەختمانی تیامان بکەین مەسەلەکان دیارە و ڕوونە خۆزگایە ئەم دوو حیزبە ئیتفاقیان نەبووایە بزانین چۆن خۆزگای ئیتفاقیان نەبووایە وەکو حیزبی جمهوری دیموکراتی لە ئەمریکا وەکو حیزبی محافظین و کرێکاران لە بەریتانیا مناقەشەیەکیان بکردایە و دەسەڵاتیشیان تەسلیم بە یەک بکردایە بۆ چاکسازیان بکردایە تا ئێمە بزانین بەسەری کامیان
سەڵاوات بێ بەڵام ئەم دوو حیزبە اتفاقەکەن بەس بەڵێ اتفاقیان لە پێناوی خۆشکاریە اتفاقیان لە پێناوی خۆشەڕۆی دەرفەتەکانە بۆ خۆیان بە پێناوی بەردەوامبوونی و سەلاکەتە ئابوووریەیەکە لە نێوانیان ئەمەش ئەوە جێ نیگەرانی ئێمەیە بیناگەر باشە دکتۆر بۆ ئەوە بێکانەتەوەی کورد سەری بەرز بێ و مافەکانی پارێزراو بێ لە بەغدا ئێمە بە خوێنی زامەدەنگی فاعل بکەین بەڵام ئەوەی کەەوە هەیە وەکوتە موازمان لە خەڵەتاندن هێناوە باش دکتۆر ئەمانەوێت لانی کەمی مافەکان بەپارێزن دکتۆر سەرباری هەموو جیاوازیەکان هەم لە با بڵێن ئەو پرۆژە و پلانانەی کە هەیە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد و سەرباری دابەشکردنی پۆستەکان لە حکومەتی نوێی عێراقدا و لە پەرلەماندا تا چەندە گرنگە هەموو یەکدەنگ بن یەکڕیز بن ئەگەر حیزبێک لایەنێک پۆستەکەی بەدڵ نەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان ناکۆکیەک هەبێت بەڵام بۆ بەدەستهێنانی مافەکانی کورد یەکدەنگ بن ئەمە تا چەندە کاری لەسەرەکرێت و تا چەندە پێویستە سەرباری هەموو جیاوازیەکان هەوڵ بن بۆ بەدەستهێنانی مافەکانی کورد و بە تایبەتی پرسی ناوچەدا بەڕێنراوەکان و هەروە قوتی هاوڵاتیان ئەرزم کردی ئەو بابەتانە یەکڕیزیەکی مۆرکراوی پرۆتۆکۆل و ئەم شتانەی ناوێت بۆ ڕێکەوتن لەسەر پۆستەکان بەڵکو ئاستێکی بەرزی ئەخلاق و کوردپەروەری و هەڵوێست و نیشتمان پەروەری ئەوێ ئەوەش ئێمە گریمانەمان وایە کە لە زۆرێک لە پەرلەمانتارانی حیزبە جیاوازەکاندا هەیە ئەندازێکی ماخۆ و زۆر جاریشمان ئەندازێکی باشیش و ئەوەی کە ئەم بابەتە تێکەدا هەندێک جار و گوتم بەرژەوەندی حیزبیە بەرژەوەندی هەندێک لە دەسەڵاتدارانە ئەوەیە کەوای کردووە کەم بابەتە بەو شێوەیە نابێت کە پێویستە ئێستاش وەکوتم ئێمە دەستمان کراوەی ئامادەین بۆ هاوکاریکردن بۆ سەرخستنی هەر بابەتێک کە پەیوەندی بە قوت و مافی نەتەوەکەمانەوە هەیە ناوچەی دابرنراوەکان بێ یاخود هەر بابەتێکی تری نەتەوەیی بەڵام بەجددی هەوڵێکی حەقیقی هەبێ بۆ ئەم بابەتە نەک تەنها وەکو ئەجەندایەکی وەکو پرۆپاگندەیەک بەکاربێنرێ بۆ نەوعێک لە مزایدات و نەوعێک لە خۆڵکێشان لە ڕاستیدا ئەمەی کورد پێویستی پێێتی بریتێلەوە کە پلانی بەڵێ دکتۆر باشی ببێ بۆ ئەوەی کە ئەو مافانە سەر بکە و دیفاعی لێ بکە بەڵام ئێستا من سەرنجە بە ئەرزی بەڕێز بکەم کورد هەر لە سەرەتاوە لەم جەولەی گفتوگۆکانی لەم بابەتە خۆی سڕ کرد یعنی تواناکانی خۆی وەکو پارسەنگێکی گەورە سڕ کرد لەوەی کە بڵێ من هەتا برادرانی شیعخوان ڕێنەکەون ئێمە لە ئەنگلیز لایەنێک ناکەین لە ڕاستی شامە خۆسڕکردنە لەوەی کە تۆ بتوانانی لە نێوان ئەو جیاوازیانەی ئەوانە دەستکەوتی دەستکرد پێویست بوو بە قەناعەتی دوو حیزبی سیاسی لەسەر ئەو ڕێبکەون کە ئێمە 1 2 3 4 5 ئەم مافانەمان ئەوێ بۆنەتەوەی بۆ گەلی کوردستان و بۆ هەرێم و بۆ پێگەی کورد وەکو شەراکەتی سیاسی لە ئاستی عێراق و هەر کەسێک بەڵێنی جێبەجێکردن و زەمانکردنی ئەومان پێدا ئێمە لەگەڵ ئەو تەرەفا بین باشە دکتۆر لەسەر ئەو بابەتە دیارە هەندێک لە چاودێرانی سیاسی بازەوە دەکەن کە پێگەێنانی حکومەت پێشتر لە سەربنەمای ڕێکەوتنی سیاسی و زۆرترین کوچلە تاقی کراوەتەوە و تەواوی مافەکانی کوردیان بەدەست نەیەناوە بە بڕوای تۆ ئەم ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانی کورد لەگەڵ ڕەوتی سەدر کە بۆ ئەم جارە تاقی بکرێتەوە پێگەێنانی حکومەت لەسەر بنەمای زۆری نەبێت ئەم بابەتە تاقی بکەنەوانەیە لە سوودی کورد نییە؟ منی شەرەوە مەبەستە جا لەگەڵ ئیتاری تەنسیقی بیکەن یا لەگەڵ سەرێک لەو دوولایەنە دەیانتوانی ئەزمونێکی نوێ لە عێراق تاقی بکەنەوە چکە بەڕاستی ئەو ئەزمموی هاوبەشی هەمووان لە پۆستەکان بۆتە هۆی هاوبەشی هەمووان لە دزیەکان و بێدەنگبوونی هەمووان لە یەکتری ئەمە واقعەکە گەلی عێراق لەسەر ئەمە شۆڕشی کرد دوێنی بەخشی و کارەسات و قوربانی گەورە ڕوویداوە لەم عێراقا و دەسەڵاتدارانی عێراق بەداخەوە بە هەموو پێگاتەکانیەوە نانەوە لەمە تێبگەن کە گەلی عێراق لە درۆکردن و تاڵانچێتی تێر بوو لە شیعاراتی مەذهبی و ئایدۆلۆژی تێر بوو پێویستی بە خزمەتگوزاری و عەدالەتێکی ڕاستەقینە هەیە کە بتوانێت لانی کەمی ژیان و گوزەرانی خۆ دابین بکات ئەوان لەلایەک بە شیعاراتی مەذهبی هەندێک لای ئێمە بە شیعاراتی نەتەوەیی هەندێکی تر بە هەندێک شیعاراتی ئایدۆلۆژی هەندێک بە پابەندی بە هەندێک لە هێزە ئەقلیمی دەوڵەتەکان بۆ تەوەکاریەوەی لە ئەنجامە میلەتی عێراق جێگەی خۆی
مراوەحاکە و هیچی پێ نییە وای ناتوانێت کە و خوێنی سەختی بە سەدان خوێن دەرەنجام تا ئێستش واقع سیاسیەکار بەم شێوەیە هێزی سیاسی سوودیان لەو بەڵام من دواوە بەڵام ئێستا لە دەرەنجامەکانە ڕەنگە پێک بێنین ئەجێندایەکی ئیسلاح خوازانە و خەدەماتیان هەبێ کە بتوانێت میلەتی عێراق لەو لانی لە هەژاری و لە بەدبەختی ڕزگار کابیهێنێتە ئاستێک کە بتوانێتانی کەمی ژیان و ئاسوودەی و خزمەتگوزاری ببێ وەلانی کەم ئومێدێک لەم وڵاتە ببینێ بۆ ئەوەی کە نەڕوا خۆی بخنکێنە لە ئاوەکان و نەڕوا خۆی بەدبەختکە و نەڕوا تووشی کارەساتی گەورە نەبێت نەڕوا تاوان یعنی خۆی نەدۆڕانێ خۆی نەفرۆ. بەڵێ دکتۆر موستەنا ئەمین ئەندامی فراتسیۆنی یەکگرتوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە لەگەڵمان ئامادە بوویت. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.